بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکینەوە ئەچینە لای فیچەرێکمان هاوکارانمان لە ڕانیەوە بۆ ئێمەیان ئامادە کردووە لەوانەیە زۆر کەسمانە بێلەوەی کاتژگەرەکەش بێت کاتێک کاتژگەرەکەی ئەکێشێت لە دوایە فلتەرەکەی هەڵەیاتە سەر شەقامەکان بەڵام هەندێک کەسمانەیە کە خۆ بەخشانە هەوڵیان لەوەی کە ئەو فلتەری جگەرانە بۆی ژینگەکەمان بپارێزن و ژینگەکەمان هەمیشە پاک بێت پاکی ئەکەنەوە هاوڵاتێک لە ڕانێ ماوەی 15 ساڵە خۆ بەخشانە کار ئەکات تا ئێستا 1 ملیۆن فلتەری جگەری کۆ کردوێتەوە با لەگەڵ ئێوەدا بینەری بین. نام سرح حسين عبد الله نحتام باستوران دلباك تا امرو بانت سالا كاري خو بخشي دخم و اويكا لا رابر دودا كدومو اويكا لداها تجدا بنياتم بكم ان شاء الله تختاروا برنامج هي لا بارشي كده اما لردا ماوي هش روزا اما خرچی کاری پاکنوی خاباتی رانی بم شویا پیش بوا که امت مانوی پاکی رابگری با اوی که خابات کمانو خاک کمان جوشین خوشی نبود حتی ایستا تتخبتا پنجی خاباتی رانی ما پاک دوتو لقبرتان حتی اولا شازا تایب اما برنامج ما هي ام خابات بتاعتي پاکینو لماوي يورشي دهاتو دا برنامج كمان وايا تاوجا بين لا غابة لا باك نوي ايش بكوك نوي شوارتد كنيا دخم لين ريت تشكا غابات تنتالا هيا باك نكراوتو وكو اوي امريكا ام تام داوتي جاتر او باش ماوي كدره هيا جر جاتر قابي سفريو برداخ تاو سفريو ام دابا او ام قابي كابرا شيتا ديني ديخوا راتي اما بوكتيك لو بوكتاني كوا يتشيجي اما لباربه يتشيجي كمان باخ خارم به باش بايم اواني كا دينا شويني حوانو شويني سوداوي دارتان بمشوي وكي اما لك دار كان مان تيبغنو باخ خاوين شي كمان بباريس بامما چون امامان دونه همو گاهتو توا باشه واسه ایکش دگواتینو آن ایکش دگواتینو به همه و با ایرا دواتریش لا باشه وازی کی شایسته و جوان که به تواتی دی بوینوا بمشه واسه اما دوای دناوی اندمی باشه وکی تندرستی لگل کمپانا و شرکت شهروانی اما تامش بان بو هولاتان اویا اما هموی او برهمه که هولاتان بو خواه روزانه هاتونه ایران پیش کرد با دا لردا اما داوکاری کمان اویا
کەوا بۆ شێوەیە هاوڵاتیان ئێرە بپارێتن. ئەمە پامەکەمان نییە بۆ هاوڵاتیان تەنها پارەچنیشی گەیە. تەنها موچەیەکمێنە لەسەر موچەکەی خۆم ڕۆژانە هات شێ پێ دەکەم. بڕوادێکی ئێستا ناتوانم 6 لەگەڵ خۆم بێنم، دەبێت پارەی بۆ بدەم. بەڕاتینە داوا لە بەرپرسانی ئیدارە و ئەو بەرەبەراتانی کە سەرچاوەی بەرهەمی ئەو ئیشانن پێویستە گە بۆ خۆشیان ناتوانن پێویستە لە ڕووی دادایی و بە چێژوویەکی کەم هەوکار و پشتیوان بن. هەموو ئیشەکە بۆ ئەوان جێگا دەگرێ و هەموو ئیشەکەش بۆ من کەسێک بە جوانی بەڕێوە دەچێت. ئومێد دەکەم ئەو پەیامە جێگای خۆی بگرێ بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین.